چاپتەری 5 کتێبەکەی گاسێرۆیچ کوانتم فیزیکس The General Structure of Wave Mechanics لە چاپتەری 1 تا 4 ئێمە باسی بنچینەکانی کوانتم میکانیکمان کرد لە وەکو کۆرسێکی دەرسی ئێستاکانە لە کۆرسی دووەمە لە چاپتەری 5 دەستی پێەکەین چاپتەری 5 باسی جارێک کورتەیەکە لەسەر ئەوانەی کە لە چاپتەری 1 تا 4 خوێنراوە وەکو بنەمایەک بۆ کوانتم میکانیک گرنگترین هاوکێشە کە لە فیزیا هەمانە ئەمەیە ینی لە کوانتەمە هەمانە ئەمەیە کە پیۆنە شرودینگەر ئیکویشن ئەم ئیچە لێ ئەم تایم دیپندنسیشە تایم ئیندیپندنس نییە ئمە لە چاپتەری سیە هاتین بەشی پۆزیشنەکە و بەشی تایمەکەیمان لە یەک جیا کردەوە بەڵام ئەمەسە تایم دیپندنس ینی هەردووکی تایە ئەم ئیچە پیاڵێن هامیلتۆنیان بریتیە لە چی بریتیە لە بەشی کینێتیک ئەنێرجی زائید پۆتەنژیەل ئەنێرجی طبعا ئەم پێ لێرە ئەمە پیاڵێن مۆمنتەم بەڵام بە شێوازی ئۆپەراتۆر ئیشەکە بۆیە پی توانی دوو ئەم ئۆپەراتۆرە لە نووسراوە بمانەی ئۆپەراتۆرە یعنی کارەکاتە سەر هەموو ئەو فانکشنانەی کە ئەکەونە بەردەمی و دایانە تاشێ ینی ئەوەی پێشتر لێرە لەم هینا بێ ماگەدار بین شرودینگەر ئیکویشن ینی بڵێن لەم شرودینگەر ئیکویشنە حتمما بێ VX بە شێوەی زاق فانکشنێرە تایم نەبێ زۆرگە فانکشنێرە تایم بێ وزە یا ئێنەرژی پارێزراو نییە ئێمە لە ساو سیستەمەکە ئیشەکەین وای دانین کە کۆنسەرڤیشن ئۆف ئێنەرژیمان هەیە ئەنی ئێنەرژی پارێزراو نێژی نەتیاچێ نەیشتە لەشکرە کۆ تەنها گۆڕە بۆ شکڕێکیکە بەڵام ئەگەر فانکشنێرە تایم بوو ئەو جار ئەو یاسا پارێزراو نییە یاسای کۆنسەرڤیشن ئۆف ئێنەرژی پی ئۆپەراتۆری شەزان بریتە لەمە ماینس IH ڕۆن بە ڕۆندی X یا H لەسەر I ڕۆن بە ڕۆندی X ئەوەی شەبێ AP دووجا ئۆپەراتۆر ینی دوو جارەمانە لە یەکە کەڕەتکە ینی جارێک ئەمەدایە تاشێ هەر فانکشنەکەوێتە بەردەمی سەرەتا ئەمەدایە تاشێ ئەم جار ئەمەدایە تاشێ دوو جادا تاشینە کە تاوانەمە کۆنستانتە ئیچەکەوێ بە ئیشتوانی دوو هیچ بایریشە ینی ئیش لەسەر دوو پایە کە بریتە لە ئەزانین کە بریتە لە پلان کۆنستانت ماینس ئاش کەرەتی ئایا کاتە ماینس 1 ماینەسی و ماینەسە بەکاتە زائد بەچووکە ئای کەرەتی کاتە ماینس و ماینەسە لێرا دێتە ئاراوە کەوا بوو ئەم ئۆپەراتۆرە کە پیاڵەن هامیلتۆنیان ئاگادار و شێوەزیرێتێ ئێمە ئەزانین پسای ئەکسوتی ئەکرێ لە شرودینگەر ئیکویشنەکە و پسایەمان هەیە و پسای ئەکسوتیە بەم شێوازەیە بەشێکی تایمی هەیە لە چاپتەری سیا حەل کراوە توانین بۆی بگەڕێیتەوە بەشێکی تایمی هەیە و بەشێکی پۆزیشنی باشە پۆزیشنیەکەی تەبعاً ئەندێکسی ئەنەرژیمانیاوەتە ینی پێنی بە جۆری ئەنەرژیەکەەوە هەیە ئەم ڤە بە چ شێوازێک پسای ئەکسوتی بە حاڵەتی گشتی و شێوازێترە ئەو ئەم بەشە پۆزیشنی چۆنە ئەوە جۆری ئەگزامپڵەکەی تۆ دیاریەکە جۆری سیستەمەکە دیاریەکە ئایا هارمن گوسلەیتێرە ئایا پارتیکڵ ئینبۆکسە بۆ هەر کامیان تەبعاً ئێمە یویەکی جیاوازمان هەیە وەتەم بەندشە لەسەر ئەنەرژی ئەوە بوو شێوازێ ئەم UX کاتێککە هامیلتۆنیان کارەکاتە سەری کۆنستانتێکمانەداتێک کە پیاڵەن ئایگەن وەلو کەڕەتی خۆی ئەمە UIEX ناوێکی تریشیە پیان ئایگەن سالوشن یا ئایگەن فانکشن ئۆف هامیلتۆنیان هەردووکی هەیە ینی سەلوشنەکان یا ئایگەن وەلیۆکان یا ئایگەن فانکشنەکانی هامیلتۆنیانن ئیش ئایگەن وەلیۆکانی هامیلتۆنیانە ئایگەن فانکشنەکان ئۆرتۆگۆناڵن مانای چییە ینی ئەگەر ئەمە یو بێ بۆ ئەنەرژیەک ئەمە ژیوی تر بێ بۆ ئەنەرژیەکی تر ئەم دوانێ لەگەڵەکە یەکسان نین ئەفەن ئەمیان ئستاری نییە بەس ئەمان هەیەی یو ئێستاری E1 ئەبێ حتمما ئەم دوانە لێکە ئەم دوانەکە ئەم دوو فانکشنەکە لێکە کەڕەتەکەی حتمما نەبێ ئەوە یەکەم دانیان بکەی بە کۆمپلەکس کۆنجوگیتەکەی دابنی ئەمە کەڕەتی ئەمە کاتێکە جیاواز نین کات جیاوازن ئەکاتە سفر کاتێکە یەک لەگەڵ ئیدووە یەکسان نییە ئەن کاتێکە جیاواز نەبن ئەکاتە سفر و کاتێکە جیاواز بن ئەکاتە سفر کاتێکە جیاواز نەبن ئەکاتە یەک ئەوە پیاڵێن مانەوەیە کە ئۆرسۆ گناڵن ئایگەن فانکشنەکانی H کۆمپلێت سێت بۆ تۆ دروستەکەن
هەوەجان ینی ئەو یوانە کۆمپلەکس سێت بۆ تۆ دروستەکەن کۆمپلەکس سێت بۆ تۆ دروستەکەن یمانە چییە ینی بۆ for any function زاد ساتیسفای بۆ هەر فانکشنێک کە ئەم مەرجێتیا بێ ینی چی سکوێر ئەنتیگریبل بێ ینی دووجای ئەنتیگرالەکەی لە مای نەزیێ ئینفینیتی بۆ ئینفینیتی بکاتە ژمارە نەکاتە ئینفینیتی ئەو کات ئێمە ئەو پسایەکسە ئەتوانین وەکو سوپەرپۆزیشنێک بە پێی یوئیکسەکان بینووسین پیانان ئەمە پسایەکە سوپەرپۆزیشنەکە لە یوئیکسەکان یا بڵێن پسایەکس بە پێی یوئیکسەکان ئەکسپاند دراوە ئی ئەکرێ ئەم ئیەکە لێرا هەیە ئەم ئیەکە لێرا هەبوو ئەم ئی ئەکرێ دیسکریت بێ وەکو پارتیکل ئینبوکس ئەگە لە بیرتان بێ لە چاپتەری سێ یا وەکو هارمۆنیک ئۆسیلەیتەر باشە ئەوە ئەکرێ دیسکریت بێ و ئەکرێ کۆنتینیوسیش بێ لە چاپتەری چوارە باریەرەکان کۆنتینیوس بوو ئێنەرژی دیار کۆنتینیوس بوو و کاتێکە دیسکرێتە بەم شێوازان نووسرێ پسای ئەکس وەکو سوپەرپۆزیشنە لە یو ئێلێکسەکانێن وەکو ئەکسپانشنی بەگەی بەم شێوازان نووسرێ و کاتێکە کۆنتینیوسە بە شێوازی ئەنتیگرال نووسرێ ئێتەمە سی ئن نییە سی فانکشنێکە لە ئی یو ئی ئەو ئی لێرە ئەندێکسە یو ئی ئێکس دی ئەنتیگرالەکە لەسەر ئەوەیە ئەم ئیان ئەندێکسە بەس ئەم ئیان فانکشنە ینی سی فانکشنێکە لە ئی ئەو ئۆرتۆگۆنالیتیەکە لەسەرەوە باسمان کرد ئەکرێ بە گشتی بەم شێوازە بنووسرێ دی ئەکس یو ئێستاری ئێم یو ئەکس یو ئێنی ئەکس دەکاتێت دێلتای ئێمە ئێن کڕۆنەکەر باشە بە مەرجە یو ئێنەکسەکان یوەکانمان چی بن نۆرماڵایز بن نۆرماڵایز بن لە چاپتەری سیا باسمان کردووە بە مەرجێ نۆرماڵایز بن ئەمە کاتە دەلتای کڕۆنەکەری ئێمەن دەلتای کڕۆنەکەری ئێمەن مانای ئەوەیە کاتێکە یەکسانە نەکاتە سەفر هەر نۆرماڵایزە هەرەوە ئۆرتۆگۆنالیتێکی سەرەوەیە کە باسمان کرد ئێستا ئەگەر یەکسان منەکاتە سفر ئەگەر یەکسان نەبن ئەگەر یەکسان منەکاتە یەک ئەگەر یەکسان نەبن نەکاتە سفر کاتێکە تی باسی پسای یەک سووتیمان کاتێکە تی سفر بێ پسای یەک سووتی ناوەنی پسای یەک سو سفر ئەمەش ناوەنی پسای یەکس بە حاڵەتی گشتی پسای یەک سووتیە کری بەم شێوازە بنووسرێ کاتێکە ئێنەرژیەکەی تۆ دیسکریتە ئەمە سی فانکشنێکە لە ئەمە ئەندێکسە ئەمە ئەندێکسە ئەندێکسی یەکانی مەسیانی لە هەر ئێنەرژیەکە ئەمە گۆڕێ بە پێی ئێنەرژیەکان سیەکە گۆڕێ بە پێی ئێنەرژیەکان یۆکان ئەگۆڕێ بەشە تایمیەکەیە کە هەمیشە ئێمە هەمان لە هەر کاتێ ویستمان ئەیهێنین ئەسان بەشە تایمەکە توانی دانەنی بەڵام هەر کاتی ویستت لە گیرفانتایەت هەتا ئی توانی ماینس ئی تی لەسەر ئچە ئۆکەی دمەشاکەن لە زی ئەبزەروایبلز هەموو ئۆبزەروایبڵێک بە ئۆپەراتۆرێک پیشانە درێ هەموو ئۆبزەروایبڵ ینی ئۆبزەروایبڵ ینی چی ینی ئەو شتێک ئەکرێ بپێورێ ئەو شتێک ئەکرێ لە کوانتە میکانیکە بپێورێ ئیتر مومنتەمە ئێنەرژیە پاریتیە هەر شتێکەیە بە ئۆپەراتۆر پیشانە درێ بۆ نمونە پی ئۆپەراتۆر مومنتەمەکەی ئەمە لە چاپتەری سی شامشمان باس کردووە لە چاپتەری سی ئەمشمان باس کردووە پی ئۆپەراتۆر ئێستا ئایگەن وەلیۆکان یەکاتە چی کاتە یو پی ئێکس ماینس ئای ئێچ ڕۆندی یو پی ئێکس بە ڕۆندی ئێکس کە ئەمە ئایگەن وەلیۆکانیەتی ئەمەش ئایگەن فانکشنەکانیەتی کە تەبان لێرە لە جادی پی ئۆپەراتۆر توانین چی بنووسین داتاشراوەکەی بنووسین بەشێوەی داتاشراوە بنووسین بەڵام ئەمەیان ئایگەن وەلیۆ ئەمە ژمارەیە ئۆپەراتۆر نییە ئەمە ئایگەن وەلیۆی پی ئۆپەراتۆرەکەیە بە ئایگەن وەلیۆ بە پی پیشانمانداوە کاتێک پی ئۆپەراتۆر و مەسمەن ئەمەیە کاتێکش ئەڵێ ئەمە بە پی بەبێ پی ئۆپەراتۆر پیاڵەن ئایگەن وەلیۆکانی تەبعاً ئایگەن وەلیۆ ئەمە ئۆپەراتۆری مومنتەم کۆنتینیوسە لە ماینەس ئینفینیتی بۆ زائد ئینفینیتی ئایگەن فانکشنێکیشی ئەمەیە لە چاپتەری سێ دۆزیمانەتەوە بە لێرە کۆنتینیوسە ئاگادار بە لێرە کۆنتینیوسە ئیتر ئەو نۆرمالیزیشنەکە یو ئێستاری پیوەنی ینی بۆ دوودانە هین بۆ دوودانە بڵێن ئایگەن فانکشن ناکاتە دێلتای کڕۆنەکەر ئەکاتە دێلتای دیراک ئەمە پێڵە ئۆرسۆ نۆرمالیتی ڕێلیشن ئەمە ئالێرا بوو
ئەمەش ئۆرتۆنۆرمالیتی ڕێلێشنە، ئەمەش ئۆرتۆنۆرمالیتیە، بەزەم ئۆرتۆنۆرمالیتیە بۆ کاتێکە کەچی بڵێن ئەنەرجیەکە یا بڵێن ئایگەنوەلیۆکان بە شێوەی دیسکرێتە، بەڵام لێرە کە ئایگەنوەلیۆکان بە شێوەی کۆنتینیوسە، یعنی لە بینی هەردوو ژمارەیەکە ژمارێکی کایە کۆنتینیوس مانای ئەوەیە، ئەو کات نۆرمالیزیشنەکەی تۆ ناکاتە دەلتا کۆنەکەکاتە دێلتای دیراک، دێلتای دیراک کاتێکە پیوان یەکسانە بە پی2 ئەکاتە ئینفینیتی، کاتێکی پیوانیش وەکسانە بە پی2 ئەکاتە سفر بە دیراک دێلتا فانکشنە. ئەو ئەکسپانسیۆنش کە پێشتر باسمان کرد لێرە لە پێشتریش باس کرا وەک ئەمە کاتێکە دێتە ئێرە فۆرمەکە یەگۆڕێ، کاتێکە تۆ لەگەڵ ئایگەن فانکشن و ئایگەنوەلی کۆنتینیوسە بەڕۆڕووی سیگماکە دەبێ بە ئەنتیگرال، سی یەکە و کۆنستانتە بێ ناوێنین فی فانکشنێکە لە پی یو ئیش کە ئەمەیە یو پی یەکە بێ بە پی ئێکس دی پی، ئەمە ئەنێتەوەتەوێ هینێ ئەکسپانسیۆن بکەی بەم شێوازەیە، ئەکسپانسیۆنەکەی بەم شێوازەیە پسای ئێکس بتەوێ بە پێی ئەم یوانە ئەکسپانسیۆن بی ئەبێ بەم شێوازە ئەکسپانسیۆنی بی بە شێوەی ئەنتیگرال. ئەمەش پێشتر باسمان کردووە فی پی توانی دو دی پی، ئەم فی پی چییە؟ ئەمە ئامەیە فی پی توانی دو ئەبسولوت ڤالیۆکەیەکی بمەستەوە دی پی بریتیە لە پرۆبەبلیتی کە مومنتەمێک بپێوی بکەوێتە بێ نێوان پی پلاس دی پی، یعنی تۆزێ لە پی ئەملاتر یا ئەولاتر. یەک شت گرنگە ئاگادار بن، هەموو فیزیکال ئۆبزەروایبڵ، ینی هەموو شتێکە لەم سروشتا هەیە کە پیاڵە فیزیکال ئۆبزەروایبڵ ئەبێ ئایگەنوەلیۆکانی ڕیاڵ بن، بە هیچ شێوەیە نابێت چی بێ کۆمپلکس نامبەر بێ، ژمارەی خەیاڵی بێ، بێ ژمارە ئەمە ژمارە ڕیاڵ بێ، وەکو یەک دوو سێ یەک و نیم دوو نیم ڕادیکال دوومەنە ژمارە ڕیاڵ باشە. و ئەم جۆرە ئۆپەراتۆرانە کە ئایگەنوەلیۆکانی ڕیاڵە پیاڵەن هێرمیشیان ئۆپەراتۆر، پیاڵەن هێرمیشیان ئۆپەراتۆر، یعنی هەموو ئۆبزەروایە بێڵەکان هەموو ئەو شتانەی کە دەکرێت لە سروشتە بپێورێ بە هێرمیشیان ئۆپەراتۆر پیشانە دەرێن، یا هێرمیشیان ئۆپەراتۆرە ڕپرێزێنتەیە لەکە پیشانیانەدا. بەس ئەمە ئەدینەوە بۆ ئامە ئەم ئەکسپانسیۆنەکەوتمە پسا ئەکسپانسیۆنی پێکەین بپێی ئایگەن فانکشنەکان ئەمش کۆنستانتانە کەوتە پشتیان بۆ هەر دەکەوتە پشتیان. ئەم سی ئایە چییە؟ ئەم سیا چۆن دۆزێت؟ ئەم سیاوا دۆزرێتەوە، ئەمە یو ئای ئێکسە دێنین هەردوو لە کەڕەتی یو ئێستاری ئای ئێکسەکەین، یو ئێستاری ئای ئێکس کەڕەتمان کردووە، ئەم سەریش کەڕەتی یو ئێستاری ئای ئێکس، ئەم جار ئەنتیگرالەکەی حەسێبەکەی ئەنتیگرالەکە لێنەوە لە ماینەس ئینفینیتی بۆ ئینفینیتی، ئەمەش لە ماینەس ئینفینیتی بۆ ئینفینیتی. ئەم سیایە کۆنستانتە لە ئەنتیگرال دێتە دەرەوە، کۆنستانت هەمیشە لە ئەنتیگرال دێتە دەرەوە. ئەمە چونکە لەگەڵ یەکا یەکسانن ئەبێ بەچی ئەبێ بە یەک، کابوو لێرە تەنها سیگما سی ئایەکەی تۆمێنێتەوە، سی ئا ئەمە لێرە بە سی ئایەمێنێتەوە، بە سی ئایەمێنێتەوە، سیگماکەش نامێنێ، ئەو تا سی ئا یەکسانە بێ بەچی کاتە ماینەس ئینفینیتی بۆ ئینفینیتی پسای ئێکس یو ئێستاری ئای ئێکس، یعنی هەر کام لەم سی ئایانە ئاوا دۆزرێنەوە، هەر کام لەم ئەکەوێتە دێنی کەڕەتی کۆمپرس هەردوو لە کەڕەتی کۆمپرس کۆنجوگەیتی هینەکەکەی بڵێن ئایگەن فانکشنەکەکەی ئەم سەرە بێ بە یەک، ئەم بە سی ئا نەتیجە کاتە سی ئا ئەمە تێڕەشی بە حەزەوی پسای ئێکسەکە چییە؟ ئەو بەپێی نوعی هینەکە گۆڕێ. سی ئای مانای چییە؟ سی ئای مانای چییە؟ یان interpretation of the expansion coefficient، پیانن expansion coefficient. ئێمە زانین ئەگەر وی فانکشنەکە نۆرماڵایز کرا بمانای چییە؟ مانای ئەمەیە ماینەس ئینفینیتی دی ئێکس پسای ئێستار ئێکس پسای ئێکس یەکسانە بە یەک. ئەگەر نۆرماڵایز بێ مانای ئەمەیە، نۆرماڵایز بوون ئەگەر پسای ئێکس نۆرماڵایز بێ ئەمە تێراڵەمان حتمەنەیە بۆ هەموو وی فانکشنێ ئەو ناکە ئەو وی فانکشنە ئاگەر فانکشن بێ ئاگەر فانکشن نەبێت. ئەو کاسە دەستکانە لە جاتی ئەوە هینەکەیەتی the result of any given measurement can only be هەر پێوانێک ئەم ئەنجامانە بە گرنگە بێت، هەر پێوانێک تەنها دەکرێت یەکێ لەم ئایگەن فانکشنانەمان بات، ئایگەن ڤالیۆ نەمان بات، هەر پێوانێک یەکێ لە ئایگەن ڤالیۆکانمانە دەدێت.
تۆ بتەوێت لەسەر ئۆپەراتۆرە پیوان ئەنجامی کە لە ئەجەوەلیەکان دۆزیتەوە. ئۆپەڕیت احتیمالی ئەوەی یەکێ لەو ئاینی جەنوەرانە بدۆزیتەوە یەکسانە بەمە CA توانیت و CA ماناکەی ئەوە بوو. دووجاکەی احتیمالی ئەوەمانەداتێ کە ئێمە ئەیمان دۆزی بێتەوە، ینی بڵێن ئەجەمەلوی ژمارە ئەیمان دۆزی بێتەوە، ئەجەمەلوی ژمارە ئەیمان دۆزی بێتەوە. دوای ئەوە کە پێوانمان ئەنجامدا، سیستەمەکەی تۆ ئەچێتە ئەو ئایگەن فانکشن ئەوێ بە خاوەنی ئەو ئایگەن فانکشنە کە ئایگەنوەلیەکەی ژمارە ئەیە. باشە کۆی هەموو پرۆبەبلیتیەکان کۆی هەموو ئەمانە CA توانی دووەکان هەمیشە یەکسانە بە یەک، چونکە ناو سیستمەکە پارتیکلەکە لە یەکێ لە ستیتەکانایە. احتیمالی دۆزینەوەی لە هەر ستیتەکە کاتە CA توانی دوو، کۆی هەمویانە بێ بکاتە یەک. نسباتی ئەوەی زۆر ئاسانە، باسمان کرد لە سەرەوەوانە بوو وتمان ئەمە باشە سەوارە لە جاتی پسایی ئێکە سینەکانی دانێ پسایەکسە کاتە سیکما ئیکسپانشنمان کردێ بەپێی وەی فانکشن UX ئەو ئەندێکسەها پسایکستارەکەی کاتە ئەماکی ئێستار ئێستا لێرە دای بنێ باشە ئەمانە هەمویان کۆنستانتن پێکەوەیان خینە پاڵیەک ئەم سیستاری ئەو سیستاری CIش کۆنستانتن سیگماگەش لەسەر ئەمانە ئەمە USتاری ئێکسەکە و UXەکە بە ئیشی لەگەڵابی کێشەبان نییە USتاری X UX ئێستا ئەمانە دێنە دەرەوە باشە ئەمانە توانین بێنە دەرەوە ئەنتیراڵەکە حەسێ بکە ماینەز ئینفینیتی بۆ ئینفینیتی ماینەز ئینفینیتی بۆ ئینفینیتی X USتاری X UX ئەما کاتە یەک چکە یەکسانن لەگەڵ یەکە ئەمەشە کاتە CSتاری A CA کاتە کاتە ئەمە ینی ئەمە دوجە ئەمیش خۆی یەکسان بێ بوو کۆی هەموو پرۆبەبلیتیەکان ئەبێ بکاتە یەک. ئێستا با پیشانی بێ شتێکی زۆر گەرم لەکە ئەمە لە کاتێکە کە نان کۆنتینیوس بوو ئەگەر کۆنتینیوس بێت چیە بێ ئەڵێن سیکمای A UI Y UStاری I X کاتە دێلتای X ماینس Y پیشانی ئەمە بزانێکی وایە کاتێکە چییە ئەمە هەردووکیان X بوون ئەگەرێکیان Y بێکیان X بێ ئەڵێ دەکاتە دێلتای دیراکی X ماینس Y سیکمای A CStاری A CA لە جێتی ئەمە دانین باشە CA کاتە ئەمە CStاری A کاتە ئەمە باشە ئەو وەختەکانێ ئێستا ئەمەیانەکەین بەوای ئەو بە هەر CI بێ ئەوە هەروە X بێ ئەمەیانەکەین بەوای ئەنتیگراڵێکی دێتەرمینە کۆبوو وەڵیە بڵگە توانین بگۆڕ ئەمەگەن بەوای یەکەین بەوای ئێستەکانی CStاری I CI حەسێ بکەین دەکاتە C کاتە ئەمە باشە ئەمە ئێستەکانی ئەمە DX ئەم دووە دیراڵەکە تێکەڵیانکەین کاتێ ئەدیراڵەکان ئەمەیان دووەڕێ بڵی جیاوازم بەندین لەسەر یەک توانین تێکەڵیانکەین ماینەز ئینفینیتی بۆ ئینفینیتی ماینەز ئینفینیتی X dy پسای ستاری Y پسای X باشە ئەوەتە پسای پاڵیەک ئەمە ئەو سیکمایانش ئەمەیان خینە پاڵیەک سیکما UIY UStاری I هەموو یەکسانە بە یەک بگەمە ناکاتە ئەوە هەموو یەکسانە بە یەک کەوابوو ئەمە کەی ئەمە کسانە بە یەک کاتێککە ئەمە یەکسانێ بە دێڵتا یەکسی ماینس ئەو کاتە هێنەمەکن نیە یەک بێ کاتێککە یەک بێ سوگازانین ئەنتیگراڵی دێڵتای ئەکس ئەیکردە چەند ئەیکردە یەک ئەنتیگراڵی دێڵتای دیرا لە کاتە یەک کەوابوو ئەما بێ دێڵتای ئەکس ماینس وای بێ بۆ کاتە یەک يعني أما لروكين بنتيجة كسيكما UIY UStاری I X كاتا ديلتا X ماينس Y مثالي كي زور سادة لبارتيكل إنبوكسا UNX يكسانا بالراديكال 2A ساين إن باي X لسر A استكاني 4 شوازة دايانين أما يعني UNX كانت UNY طبعا هلشان دو لسر I ليك كراتا بندوجا كاتا دو لسر I ساين إن باي إكس آي ساين إن باي واي آي طبعا ما زالنا كاد بفيو بروف مانكا كاد دلتا إكس ماينس واي إيه
ئێستەکانێ تۆزەی یاریەکەین بمانە ئەم دووە لێرە یاڵینەوە ئەم ئایا حینە پشتە ئای دێلتای x ماینس وای ئەکاتە دێلتای x لەسەر ئەی ماینس وای لەسەر ئەی دەتوانێت خۆش تاقیکردەوە باە هەمان قبول کرد لە جاتی x لەسەر ئای ئەکسی کاپیتاڵدانی جاتی وای لەسەر ئەی وای کاپیتاڵدانم x لەسەر ئایەکەم بە x وای لەسەر ئایەکەم بۆ وای بەم شێوازە نەتیجەکەم بچی دێلتای x ماینس وای یعنی ها ئەمە ئەمڕە لە شوێنیشمان پرۆف کرد مەڕە لە شوێنەکە ئاکرێت لە هەموو شوێنێکی مەتمەتیک و فیزیا بەکاری بێنی ساینی ئین پای x ساینی ئین پای وای لە ماینەس ئینفینیتیەوە بۆ زاید ئینفینیتی هەمیشە کاتە دێلتای دیراک x ماینس وای لە هەموو لە شوێنەکان ناتوانین ئێمە بەکاربێن نمونەیەکی تری شەکرێ ئالێرە ماشاکن دێلتای x ماینس وای ئەکاتە کاتێکە تۆ کۆنتینیوسە کاتێکە کۆنتینیوسە ئەمە کۆنتینیوسە سکرێت نییەکەوەی سەرەوە ئۆکەی مانەس ئینفینیتی بۆ ئینفینیتی دی پای یو ستاری پی x یو پای وای باشە ئەمە یەکسان بوو بەمە ئێستەکانێ ئەمە لە جیاتی دانەی ئەومان لە جیاتی دابنێ کاتە ئەمە باشە بۆ مومەنتەمە تەوان ئەمە بکە باسیەکەم لە جیاتی پێش پای پی ینی مومەنتەوە توانین بنووسین HK دی پی کاتە HDK ئەوە دابنێ ئەمە دۆزیتەوە یعنی دێلتای x ماینس وای ئەکاتە یەک لەسەر 2 پای دیK EIK y ماینس x هەنی هەر لە هەر شوێنێ ئەمەد بینی ئەتوانی ئەمە لە جیاتی دابنێ ئەمە تکرار یەک هەنگاو بڕۆینە پێشتر وکتەر سپیس ئەند ئۆپەرەیتەر ئاگادار بن ئەگە فەنکشنەکان چین کۆمپلێت سێتن باسم کرد کۆمپلێت سێتن یعنی چی یعنی چۆن ئای و جێ و کەی لە سری دایمەنشنە لە کارتیزیان کۆردینەیتە کۆمپلێتن یعنی چی تۆ ئەتوانی هەموو وکتەرە بەپێی ئەمانە ئەکسپاند بی ئای لە ئایەوە بۆ یەک بۆ سێک کە لە جاتی ئای x یەک دابنین لە جاتی جێ x2 دابنین لە جاتی کەی x3 دابنینەوە یونیت وکتەرن ئەتا توانین هەر وکتەرە بەپێی ئەو سێدانە بنووسین لە کارتیزیان کۆردینەیتە کاتێ ئای لە یەکەوە بۆ سی ئای x ئای توانین تەمەنمە ئەو کۆمفۆنەنتەکەی تکاکەوێتە سەر یەکێ لە تەوەرەکان تەوەری x تەوەری وای تەوەری زد بۆ فانکشنەکانش ئەمە شتێکی وەمان هەیە کە ئەمەیان فەرقەکەی ئەمەیە ئەمە ئایجن فانکشنەکان بوو ئەو ئەینەش بێتە پشتی ئەمەش لە یەکەوە یا لە سەفرە بۆ ئینفینیتیارێکە ئەوی زۆر گرنگە کۆی وکتەرەکان کۆی هەردوو وکتەرێک کاتە وکتەرێکی کە کۆی هەردوو فانکشنێکی کاتە فانکشنێکی ئەمە وکتەر سپیسە ئەمە وکتەر سپیس ئەمە وکتەر سپیس ئەمە فانکشن سپیس هەنەجار بە فانکشن سپیسش ئەڵێن هین هەر وکتەر سپیس هەر وکتەر سپیسی پێڵێن بەڵام وکتەر سپیسێکە کە دایمەنشنەکەی سێنێ دایمەنشنەکەی ئینفینیتیە ناوێکی تری ئەمە ناوی چییە هێلبێرت سپیس هێلبێرت سپیس کەوابوو فانکشنەکانی ئێمە لە ناو هێلبێرت سپیسە ئەوانی یونیت وکتەریان هەیە یونیت وکتەرەکانیان چین ئاگەر فانکشنەکانن وەک چۆن لە کارتیزیان کۆردینەیتە ئێمە یونیت وکتەری ئای و جێ و کەیمان هەیە لەمەی ترە ئێمە یونیت وکتەری ئێمە یونیت وکتەرەکانمان ئاگەن فانکشنەکانمان کە ئەکرێ هینی هەر هەمیلتۆنیان هێبن وکتەرەکان لە هێلبەرت سپیسە بریتین لە کۆمپلێکس فانکشن in general کۆمپلێکس فانکشن ینی ئایتیایە ڕەگی ماینەزیەکیاتیایە کۆمپلێکس فانکشن بۆمانە ئەو وەختەی ئەمەش لێرە ئەن ئۆپەرەیتەر ترانسفۆرم ئیشی ئۆپەرەیتەر چییە؟ ئیشی ئۆپەرەیتەر ترانسفۆرمی وکتەرێکە بۆ وکتەرێکیکە ینی وکتەرێکە گۆڕە بۆ وکتەرێکیکە ئیشەکەی ئەوەیە مومنتەم کاتێکە لەسەر فانکشنێت یان چی یان کۆمپلێکس فانکشنێکە گۆڕێ بۆ کۆمپلێکس فانکشنێکی تر مومنتەم چیەکە؟ ئۆپەرەیتەرێکە کە فانکشنێکی بەردەمی داهاتاشە و کەرەتی ئس لەسەر ئایەکە وانە ئەو وەختەکانی ئەو فانکشن ئەو ئۆپەرەیتەرانی ئێمە پێویستیمان پێیەتی لینیەرن لە چاپتەری سێ باسی ئەومان کردووە لینیەرن کە لینیەرن یعنی چی؟ لینیەرن یعنی ئەم سیفەتیانی ئەو پەردەرە لینیەرە کاتێککە کارە کاتە سەر دوودانە فانکشن کە بەم شێوازە پێکەوە کۆ بوونێتەوە دوودانە کۆنستانتیان لە پشتسەرایە نەتیجەکەت ئەمەیە کۆنستانتەکە لە تەبعاً
سەرەتا کارەکاتە سەر و دوای کارەکاتە سەر بەم شێوازە و ئەو کۆنستانتەیش ئەتوانێت لە ئۆپەراتۆرەکە بێتە دەرەوە. ئەم پیاڕێنەوە تعریفی لینیەر ئۆپەراتۆرە لێوە بە شێوازی جیاجیا باسمانکە لێرە پێکەوە توانین بە یەک دێر ئەوە بنووسین. یەک شتی گرنگ ئۆپەراتۆرەکانی ئێمە کۆنجوگەیتیانەیە. باشە کۆنجوگەیتیانەیە. کۆنجوگەیتەکەی چییە؟ کۆنجوگەیتەکەی بە داگەر پیشانە دەین. کیو یەکسانە بە کیو داگەر. نمونەیەکی زەقی هەر ئەو کۆمپلس کۆنجوگەیتەکەیە بەڵام کۆمپلس کۆنجوگەیت بەڵام ئەم تۆزە فراوانتر یەکەینەوە دیدیە کە تۆ بۆی فانکشنەکە بدۆ کۆمپلس کۆنجوگەیتەکەی بنووسی وانە بەدەستەکانە ئەوە گشتاندرێکی پێگەین گەورەتر یەکەینەوە هینەکە نا بە داگەر پیشانی نجاتی ئستار بە داگەر پیشانەدەن کە ئێستارەکەشی تایە. باشە هەرمێشیان کۆنجوگەیتەکانمان هەرمێشێن ئۆپەراتۆرەکان هەمویان کۆنجوگەیت ئۆپەراتۆرن یعنی خۆیان لەگەڵ داگەرەکانیانە یەکسان خۆیان لەگەڵ کۆمپلس کۆنجوگەیتەکان و خۆیان لەگەڵ سیفەتێکی تر کە لە کۆمپلیس کۆنجوگەیت بەرزترە لەگەڵ ئەوەیشە یەکسانن کەەوە تابعاان لە چاپتەرەکانی دوایە زیاتر لەوە تێگەن کە جیازی نێوانی ئەو داگەرە و ئەو ئەستارەکە لە چیایە داگەرەکە فراوانترە. بۆ نمونە ئەمە لە بەرچاو بگرە کیو پسایی ئۆپەراتۆرەکە کارەکاتە سەر پسای باشە کیو پسای ئەمە پسای ئستار پسایەکەی ئەکسەکەمانە کە یەکسانە بەدەکەمە ئەمە تیگراڵە بوو ئەمە تیگراڵی ئەمە تیگراڵ باشە بینەوە شوێنەکە خۆمان ئات کیو کارەکاتە سەر پسای باشە کیو داگەر ئەمەدە دی ئەکس کیو پسای ئەکس پسای ئەکس ئەمە تیگراڵە کیو پسای ئەکس لە جیاتی پسای ستار بەسن کیو پسای ئەکس پسای ئەکس یەکسانە بەچی ئەم ناوە تیگراڵە نییە ئەفو ئەمە تۆزە جنرالترە ینی بڵێن کیو ئەم تیگراڵە حەسیە بکەین کیو پسای ئەکس ئێستار پسای ئەکس ئەوەیشە بۆ دوودانە وەی فانکشنێکە کەڕەتکەین ئەوەی کەمەکەی ناکەین بە پسای ستار بە ئەوەتە بەزاوە نووسێن کیو پسای ئەکس پسای ستار باشە کەڕەتی پسای ئەکس. ئێستا ئەم پسای ئێستارە ئەمە ینی چی؟ ئەمە ینی ئەمە ینی پسای ئێستار کیو داگەر کە ئەمە هەرەکرێ کیوستارەکە بێ بەس کیوستارەکە بنەوێن جاری کیو داگەر باشە شوێنەکەیانە گۆڕی ئەگەر لە یەکەمەوە بێتێتە دووەم ئاوای لێ دێ ئەو ئێستارە کارەکەی ئەوەیە داگەرگەر کارەکەی ئەوەیە. بەڵام ئەگەر ئەمە لەگەڵ ئەمە لە هێرمیشێن کە هینەکەی تۆ بڵێن ئۆپەراتۆرەکەی تۆ هێرمیشێنە کەوتمان هەموو ئۆپەراتۆرانێکی ئێمە لێرە کاریان بکەنە بە هێرمیشێن بێ کیو لەگەڵ کیو داگەرە لەگەڵەکە یەکسانە. ئەوە تا ئەمە بە کورتی بیڵین linear operators that represent observable linear operators پیشاندەری ئەو شتانن کە ئەپێورێن ئۆبزەرڤەرەکانمان هەمویان هێرمیشێنن هەمویان هێرمیشێنن یعنی سێلف ئەدجۆینتن سێلف ئەدجۆینتن یعنی چی یعنی کیو لەگەڵ کیو داگەرە یەکسانە باشە سێلف ئەدجۆین تۆزێک گەورەترە لە کۆمپلس کۆنجوگەیت چونکە لە داغیم لەگەڵ ماتریکسە بەرەوەین ماتریکس تۆزێ فراوانترە. هێرمیشێن ئۆپەراتۆرەکان ئەم سیفەتی تریشیان هەیە A یەکسانە بە A ئێستار یعنی چی؟ یعنی ژمارەی ئەکسپەکشن وەلیوی ئەو ئۆپەراتۆرە کە ئەی پێوی حتمەن ڕیەڵە ئەمەش ئێستا بە ئەمە حەسێ بکەین ئەکسپەکشن وەلیوی A یعنی چی؟ یعنی A ساندویچەکەیتە نێوانی پسای ئێستار و پسای ئەنتیگراڵەکەی حەسێ بکەین لە ماینەس ئینفینیتی بۆ ئینفینیتی باشە ئەم لە یعنی چی؟ ئەم لەش یعنی ئەمە هەر ئەمە بە ئێستاری ئەمە ئێستارەکە دێتە خوارەوە باشە کارەکاتە سەر پسای ئێستاری ئەکەس بڵێ دەفۆن ئەمە کارەکاتە سەر ئەمە توانی ناوە بنووسین ئەمە توانین ئاوا بنووسی
ئەمە ئاوا بنەها ئالێ راشە باسمان کرد شوێنەکە یەکۆن کاتە A پسای ئەکس ئێستار چونکە A هینا بڵین هێرمیشیەنە A و ئێستار لەگەڵەکە یەکسانە باشە ئەو کاتەوە پسای ئەکس باشە ئێستا دی ئەکس فی ئێستاری ئەکس A پسای ئەکس یعنی ئەو پسای ستاری ئەکس A پسای ئەکس ئەمە فیە هەر فانکشنێ بێ هەر فانکشنێ بێ دی ئەکس هەنێ ئەمە هەنە نەتایجیە ئەم شتێک لێرە باسمان کرد هەنێ نەتایجی ئەمە ینی ئەمە یەکسانە بەما هەر ئەمە ئەمە خۆی وای لەکە دوێمش یەکسانە بەما ینی ئەمە ئەو شوێنی دوانم گۆڕێتوانی ئاوای لەکەی و چۆن لەسەرەوە باسمان کردا لەسەرشۆ باسی شتێکی وەمان کرد ئەمە هەنە نەتایجیە هەنە نەتایجەکە چییە دی ئەکس فی ستاری ئەکس A پسای ئەکس یەکسانە بە چی ومانە سێفردی دی ئەکس A فی ئەکس ستاری ئەکس X ئەمە پسای ئەکسدا ئەمە ئین جەنەرال دوو ئایگەن فانکشنەکانی هێرمیشیان ئۆپەرێتر کارسپەنی دوو دیفرەنت ئایجەرواری و ئار ئۆرتۆگۆنال باشە ئایگەن فانکشنەکانی هێرمیشیان هەنێ نەتایجی تەرکە پێنی بەمەوە نییە بەس نەتایجی گەورەترە لە هەمووانەمان باس کرد هەمویان لەگەڵ یەکە هینن بڵێن ستورن لەسەر یەک یعنی چۆن ئەگە فانکشنەکانی ئەو هێرمیش ئۆپەرێتەرانە کە گەورەکەی نەجاوزە ئۆرتۆگۆناڵن یعنی یەکانە سەفر نەتیجە وەختێکە A U یەکی ئەکس یەکسانە بە A U یەکی A یەک U یەکی ئەکس A U دوی ئەکس A دوی U دوی ئەکس باشە U یەک و U دوو لەگەڵەکە جیاوازن A یەک و A دووش لەگەڵێکە جیاوازن ئەو کتە ئەمە حتمە نەکاتە سەفر یعنی ئۆرتۆگۆناڵن یعنی ئۆرسۆگۆناڵن هەرموو دوو ئۆپەراتێرێک ئەگەدەمە هەموو دوو ئۆپەراتێرێک A و B A B داگەر ئاها شوێنەکەیانە گۆڕێ کاتێ B داگەر A داگەر مانەیەوە ئەوەتە ئەم دەرەشە پرۆفمان کردووە ئەو پرۆفەکە A B فی ئەکس ستار پسای ئەکس یەکسانە مانە زێفرێتی بۆ یەفرێتی دی ئەکس فی ستاری ئەکس A B داگەر پسای ئەکس باشە ئۆکەی ئەمەش یەکدارە ئەمەش یەکسانە بەچی بە دی ئەکس فی ئێستاری ئەکس بی داگەر ئا داگەر دی ئەکس باشە ئەوە فی پسایە ئەوە ئەمە پسایە ئەم پسایەمان لێرا لەبێت چی باشە بە پسایە ئەمە ناو بنێ ئەکس باشە ئەو کات نەتیجە ئاوای لێ دێ ئەمە یاریەکی سادەیە هەنی یاریەکی قرس نییە یاریەکی ساداکەی تەکانی لە کۆتایی ئەوت بۆ دەرەکەوێت کە ئەو یەکسانەوێ بە ئاداگەر بیداگەر A بیداگەر یەکسانە بە بیداگەر ئاداگەر ئەمە بە حاڵەتی گشتی ئەتوانین بۆ هەر چەندانە ئۆپەراتۆر داگەرزێت گرنگ و بزانین کە هەمووی ئەکسە بێتەوە بۆ شێوازە پرۆف ئێمە زۆر سادەیە لە کتێبەکەی شایەت توان سەیری بکەن دۆزە یاری بۆ هەموو ئۆپەراتۆرێکی کیو زائد کیو داگەر یەکسانە بە ئای کیو ئەفۆن ئەمانە حتمەن هێرمیشیەنە کیوە کرێ هێرمیشیان بێ کرێ هێرمیشیان نەبێ کیو چی هێرمیشیان بێ چی هێرمیشیان نەبێ حتمەن ئەمانە هێرمیشیێنن کیو زائد کیو داگەر ئای کیو ماینەس کیو داگەر و کیو داگەر باشە ئەو وەختە ئەفەن ئام ئێستارە لە دەرەوەی ئەلێرایە هێرمیشیان یعنی چی یعنی A یەکسانە بە A ئێستار ئام ئێستارە لێرایە و A یعنیان A یەکسانە بە ئای داگەر ئەمانە ئێسکانە بزانە ئابزانی تاقیکەین وزانکی وایە کیو زائد کیو داگەر بێتەوە بخۆی بزانکی بێتەوە بخۆی ئەمە یعنی چی یعنی ئەمە داگەر پلاس ئەمە داگەر بێتەوە بە یەخۆی داگەر وەکو ناقز وایە بێتەوە بخۆی ئەمەش داگەر کیو داگەر کیو زائد کیو داگەر لەگەڵ کیو داگەر کیو زائد کیوە هیچ فەرقێکی نییە مش یەکسانە بەوە بۆ ئەمەی تریان یەک جیاوازی هەیە داگەرە ئەبێ حتمەن ئایەکەش ناقص بکەی ئەمە ئەدەی بەمە ئەمەش ئەدەی بەمە بەس ئەوەیش ئەبێ ناقص بکەی ئەو وەختەکانێ داگەر کە تەبانە کاتەوە یەخۆ وتمە ئاسمان ئەرزمان کردن ئەمەی بیکەرەوە ئەو بێرەوە شێری خۆی بیکەرەوە نەتیجەکە کاتە ئای کیو ماینەس کیو داگەر
چونکە ئەمە کردیەوە خۆی بەڵام مسەکانە لەگەڵ ئەوە یەک جیاوازی هەیە ناقسەکان فەرقی هەیە ناقسش لێرە هەیە ناقسەکە بەرەوژور و بخۆی کیو داگیر شەر ئەیشتە کیو داگیر کاتێ کیو داگیر کیو کاتێ کیو داگیر چونکە کیو هەر یەک شتە نەتیجەیە یەک شتی زۆر گرنگی لێرە هەیە ئەڵێن ئەگەر A و B هێرمیشیان بێ A و B هێرمیشێنن ئەگەر A و B هێرمیشێنن مانای ئەوە نییە AB هێرمیشێنە هێرمیشێنە یانی چی یعنی A داگیر یەکسانە بە A B داگیر یەکسانە بە B A B داگیرە کاتێ چێ کاتێ B داگیر A داگیر وانە لەسەرەوە باسمان نەکرد چونکە هێرمیشێنە ئەمە B داگیرەکە کاتێ B ئەمەشە کاتە A باشە ئەم بی ئەیە ئەتوانمەوە بنووسم AB ماینس AB ماینس B ئەتوان پێ کۆبڕۆیتەوەنیە ئەمە پیاڵێن A و B وەرە بەڵام من حەزفی ناکەم خۆم وای نووسم ئەمە ناوی A و B BA ئەتوانم بە بشێوازە بینووسم BA یەکسانە بە AB ماینس A و B باشە BA یەکسانە بە AB ماینس A و B زەنگە ئایا ماکرێ هەمیشە هێرمیشیان بێ سیرکەن لە جاتی AP دانێ لە جاتی BX دانێ کاتە چی کاتە XP ئەمە کاتێ PX ئەمەشە کاتێ PX ماینس XP بەڵام PX ماینس XP ناکاتە سفر کاتێ H لەسەر I کەوا بوو XP X ئۆپەرەیتەرە P ئۆپەرەیتەرە P ئۆپەرەیتەر X ئۆپەرەیتەرە کاتە ماینس H لەسەر I کەڕەتی یەکەمی یەکم دانەوە بەسمی ئۆپەرەیتەری یەکە لە چیوە هانامان لە هایزنبرگ ئاینسەبتاینتیەوە هێنامان کەوا بوو ئەکرێ A و B هەردووکیان هێرمیشێن بن بەڵام AB بڵین لەوانەیە هێرمیشیان نەبێ و لێوەکە لێرای بینی هێرمیشیان نییە simultaneous observable یعنی چی یعنی ئەو ئۆبزەروێلانە یان ئەو شتانی کە ئێمەتوانی هاوکات بیان پێبین ئەمانە چۆن ئایگەنوەریەکانیان جیاوازە بەڵام ئایگەن فاشیەکانیان یەکێکە ئەمانە ئەکرێ هاوکات بیان پێون بیان پێوین ئایگەنوەریەکان جیاواز ئایگەن فانکشنەکان یەکسان A و AX یەکسانە بە A یعنی مەبەست هاوکاتیان پێێنین بۆ مانایە کە پێوانی ئەمیان کار ناکاتە سەرەوی تریان تاکو چێکی با بڵین ئەوی بە جیاواز پێ بڵین ئەکرێ هاوکات بیان پێوی AUAX کاتی AUAX هینەکانیان یەکسان وتمان ئایگەن فانکشنەکانیان یەکسانە هەرچ بۆ ناو UI ئەکاتە ئەمە ئێستا AB ئەمەیان ئەمەیە بیم A تاسیرا مەسەر بیەکە ABUAX ئەکاتە چی ئەیەکە لێرایە ئەیەکە لەفتەرۆ پۆبیتیانە ئەیەکەیە ئەم ئێش ئەو بی کۆنستانتە چونکە ئەیەکەمان لینیەرە بیەکە کۆنستانتێتە دەرەوە ئەوە کاتێتی کاتی BAUX ئێستا بۆ ئەوەی سەرەوەیان بیەکە بم تاسیرێدەم هەر بەو شێوازە ئەکاتە AB ئەمەش کاکاتە BUX سەم دوانە لە یەک دەرەکە نەتیجەکەی ببەسی کاتە AB ماینس BA ئەمە ناوی لەم کۆمیتێتێرە AUB ئەمە ینی ئەوە AUB یەکسانە بە سفر یعنی ئەم دوو ئۆپەرەیتەرە لەگەڵەکە کۆمیوتەکەن لەگەڵەکە گونجاون پێوانی ئەویان کار ناکاتە سەر ئەوی تریان تێک نادا واڵین ئێمە هاوکات دەتوانین ئەو ئایگەن فانکشنانە بپێوین یاتی UIUB ئەتوانین نایبنی UIUB و AUB ئەکرێ بە شێوەی هاوکات بپێورێن شتێکی زۆر گرنگ هەیە ناوی دێجەنێرسیە دێجەنێرسی ئەمەیە سیرکەن ئەمە ئایگەن فانکشنی AU1AX ئەکاتە AU1AX A1 U1X AU2 ئەمە ئایگەن فانکشنەکە ئەمە ئایگەن فانکشنەکە ژیان UN بەڵام بە 1 و 2 جیامان کردوونەتە لە یەک بەڵام ئایگەن واریۆکانیان هەردووکیان یەکسانە ئەمە یەکە ئایگەن واریۆکانیان هەردووکیان یەکسانە یعنی بۆ یەک ئایگەن واریو تۆ چەند دانەستەیتە هەیە وەک کابراایکی دەوڵەمەند کە تەناخۆی دووخانووی هەیە ئەو پێڵەن دێجەنێرسی ئایگەن واریو یەک
چەند دانە ئایگن فانکشنی هەیە ئەوە بینە ئێستا مەسەلەن تۆ بیەکیشت هەبێ ئەمە ئەیەکەمانە بۆ مەسەلەن ئەوەی کە پێکەوە گونجا بوون مەسەلەن ئەیوبیمان هەبوو لە یا پێک و گونجا بۆ بیەکە چیە بێ ئەمە ئەکرێ بڵێن مەبەست لێرە ئەوەیە کاتێک کە تۆ ئایگن وەلیوکانت ئەمە زۆر نایکەمەوە دوای خلی باسی زیاتر باسیەکەی کاتێک کە تۆ ئایگن فانکشنەکانت یعنی سیستەمەکە دیجنەرسی بوو ئایگن فانکشنەکانت کۆمپلەت سێت نین یعنی مەسەلەن تۆ ئایوجێ وەکو لە کارتن کوردنێتە ئایوجێت هەیە کەیدنەیە ئێستەکانە بتوێ ویکتەرێک ئەکسپاند بی کێشت بۆ دروستە ئەبێ ئەو سی هەمە بدۆزیتەوە ئەو سی هەمە ئەبێ لە شوێنە کۆپیاگەن کە ئەو سی هەمە بە ئەکسپانشنی بنی بڵێن با سوپەر بە کۆکردنەوەی دوانەکەی تر دروستەکەی ئەمە زۆر جارێ نایکەمەوە بەجێ هێڵم بۆ دوایی بە جنرەسی بەم شێوازەیە تۆ دوو دانە ئایگن فانکشنی هەیە بەزی دانە ئایگن وەلوت هەیە ئەمە کۆمپلەست بۆ دروست ناکە گیرەوەی ئەبێ کۆمپلەست دروستکەی ئەوەیە کە فانکشنێکی کە بین تالاوە ئامتەها جنرەسیەکە لە بینەبەی جنرەسیەکەت بەهێنان بە کۆمبینیشنی U1 و U2 لە بەڕێگەی ناوێنەی V1 و VA V1 و V2 کۆمبینیشنی U1 و U2 ناوەنێکی V1 و VA تاوان بەهانە کۆنستانتانە بەپێی ئینەگۆڕێ ئەو کاتانە ئێتە سیستەمەکە و لە دەجنەرسی بوون دەرەهێنی وەکەی ئەبێکەی بە کۆمپلەت سێت دوایی بۆ دوایی ئەو بۆ دوایی جاری ئێستەکانی بینەوە ئێرە ئێگزامپڵێک بۆ بۆ سیمرتۆنیوسەکە ئایا هاوکاتەکرێ بپێ دەبزانێکی پاریتی و حالەتی فری پارتیکڵە لە حالەتی فری پارتیکڵەوەی فانکشنەکە ئەمێ لە چاپتەری چوارە ئەممان زۆر هەبوو وانە بوو ئەم ئۆپەراتۆرانەمان هەیە هامیلتۆنیان پی ئۆپەراتۆر پاریتی ئەمانەمان هەیە پی ئۆپەراتۆر کاتێکە لەسەر FX بزانین دووبارە کۆمیوتەکەن ئایا تۆ سەرەتا ئۆپەراتۆری سەرەتا مومنتەم بپێوی یا پاریتی بپێوی فەرقەکە بزانین فەرقەکە یانە کاتێککە پی ئۆپەراتۆر تەسیرە کاتە سەر فانکشن ئەم فانکشنەکەتە FX چیمانەداتێ ماینس IH ڕۆن بە ڕۆندی X FX وانە ئێستا پارەتی تەسیر بکاتە سەری چیمانەداتێ پاریتی شەکەی چیە Xەکە بە ناقص X وانە Xەکە بە ناقص X سەرەتا پی ئۆپەراتۆرەکەی تۆ یعنی مومنتەمەکە تەسیری کردووە ئەمە یاویتە ئیسەکانی پی پارەتەکە تەسیرەکە ئەم Xەکە بە ناقص کە بۆ زائید ئەم Xەکە بە ناقص ئەمە نەتیجەکەی وانە نتیجه نهایی تو ئەمەیە زائد IH ڕۆن بە ڕۆندی X F minus X ئێستا سەرەتا با پی پارەتیەکە تاسیرکە سەرەتا پی پارەتی تەسیرەکانی چی یعنی Fەکە بە F minus X وانە ئیشەکەی بەسەوەیە Xەکە minus X پی پارەتی مانەکەی ئەوەیە بگەڕێتەوە بە چاپتەری سێش بزانێکە وایە وانە ئێستا پی ئۆپەراتۆر یعنی پی مومنتەم تاسیرەکاتە سەری ئۆپەراتۆری مومنتەم تاسیرەکاتە سەری تاسیرەکاتە سەرچی ئەم نەتیجە پی ئۆپەراتۆر تاسیرکاتە سەرەمایانی چی یعنی ئەمە داهاتە شەکاتە ماینس IH ڕۆن بە ڕۆندی X F minus X سێری ئەم دەرە پێک و بەراوردکە لە ناقسێکە فەرقیان هەیە ئەم مانای چییە؟ ئەم مانای ئەوەیە پی ئۆپەراتۆر یعنی پی مومنتەم ئۆپەراتۆری مومنتەم و ئۆپەراتۆری پاریتی ئۆپەراتۆری مومنتەم و ئۆپەراتۆری پاریتی لەگەڵ یەکە کۆمیوت ناکەن یعنی AB یەکسان نییە بە BA لێرە یەکسان بوون بەکرد وایە سیمرتۆنیوس نین یعنی ئەم دوانە بە شێوەی هاوکات ناتوانانی بپێوی بە شێوی هاوکات نابجوو لەگەڵەکە کۆمیوت ناکەن هەمان شتیش بۆ X و P هەیە ینی پۆزیشن و مومنتەم ئانسەرتانتی پرەنسیپال یەک سەیرێکی بکەینەوە ئانسەرتانتی پرەنسیپال بەندە لەسەر ئیرۆر لە پێوانی X و لە پێوانی ئۆپەراتۆرەکانە مثلا تۆ وەختێک ئۆپەراتۆری A ئەپێوی ئیرۆرێکت هەیە کە ئەو ئیرۆرە ناوانێت دلتا A دلتا A توانی دوو یەکسانە بەچی بە ئەکسپەکشن ڤالیو یا متەوەستی A ماینس متەوەستی A خۆی A ماینس دوو جا باشە کامە نەتیجەکەی ئەمەیە A2 ماینس ئەمەیە ئەنی ئەمە
ئەمەیە expectation value A دوجا ئەم expectation value شتێکە وەکو average بە لە جیهانی کوانتەمایە A دوجا minus expectation value A دوجا دوشتی جیاواز نەمدووە ناگەدار بە ئەمە A دوجایە ئەمە تۆ A دوجەکان حەزەوەگەیت ئەم جار تۆستەکەی وەرەگەری یا expectation value وەرەگری بەڵام ئەمە expectation value وەرەگری جا دوجایەکەیتەوە نە پیانە dispersion یعنی زي measurement يعني لادان لمم لين هما تجبو بيك أقرب لي أمر ليشنا ملرا بروفي ناكين بس أمر ليشنا معناها دلتا اي دوجا دلتا بي دوجا قولتلو يكسانا بيك لسر شوار expansion value اي كوميتيتري ايو بي دوجا يسا يك مثيني سادة بوين مثالك سادة ايو بي بي اوبريتر و اكسبوزيشن رلشنا بنو بانكي هاجم زيتواني بدوزينوا لشابتري هم لشابتري دو هم لشابتري سياحة دلتا بي اوبريتر دوجا دلتا اكس دوجا قولتلو يكسانا لكيك لسر شوار اي بي و اكس دوجا كوميتيتري بي و اكس كدي تشان كدي ايش لسر اي يعني يا ماينس اي ايش لسر اي و ماينس اي اتش يكشتنا كدر اي ماينس اي كرتي اي كاتيك واني ايش دوجاش اما شركة ايش دوجا جمارية توستي هر جمارية كاتي خوي يقصر شوارعش إلى جي خوي تيسأل هر دو قرار رق ورقرية كاتي دلتا بي دلتا اكس قولتلو يكسانا لإيش لسر دو مرة لشينا كمان نوسيو يعني بمشي بابا لشينا تفوتواني بو هر دو دانو اوبريتر بو هر دو دانو اوبريتر هايزنبرغ انسرتاينتي بدوزيتو بروفيبكي باشا مرجع امر لشينا تابع مرة لشينا دبلا بربي يك هنگاوي سادة من ماوا بو چاپترە کۆتایی پێ بێنین ئەویش time dependence and classical limit ئێمە لە جیهانی کوانتەمایی شەکەین بزانێکی حەدی کلاسیکەکانی بە چ شێوازەکە یعنی جیهانی کوانتەم ئەو ڕێژەیانە کە لە جیهانی کوانتەما هەمانە لەگەڵ ڕێژەیانە کە لە جیهانی کلاسیکاڵە هەمانەوە پێشتر لە میکانیک و لە دەرسەکانی میکانیکە هەم لە قۆناغی دوو هەل هەم لە قۆناغی یەک بینوتانە بەراوردەکەین expectation value A یەکسانە بە پسای ئێستاری x A پسای x هەمومان نزانین ئەم ئەگەر فانکشنی لە تایم بێ یعنی چی یعنی پسای ئێستاری x و t لەجاتی x بەجاتی x و tە ئێکە لەو بێنە ساندویچ ئەم جارێتر فانکشنەکە لە تایم ئێستا بە پێی تایمدایە تاشین بەپی تایمدا تاشین یعنی چی یعنی ئەم ڕستە داتاشی کەڕەتی ئەو دروستێتە یەکجار من لەوە سۆ دەسم پێکردووە توکری لێرە دەست پێ بکەی بس من لەوە سۆ دەسم پێکردووە دایەتاشی ئەو وەختەکانێ ئەمجار ئەمە داتاشی کەڕەتی دوانەکەی تر ئەمجار ئەمە داتاشی کەڕەتی دوانەکەی تر ئەوەت باشە ئەمە expectation value ڕۆندی A بە ڕۆندی تیە هیچ کێشەی تیان نیە ئەم تێرمەیە ئەمە ئەوە خەتەکاوە دێت ئەمە expectation value وەکو هەرەمە ئەمە پەسین ڕۆندی A بە ڕۆندی تیە ئامانە لە شرودینگەر equation وەچینیان هێنینەوە ڕۆندی پسای ساری x و t و ڕۆندی پسای x و t چی لە شرودینگەر equation وەیان هێنینەوە ئەوە هێنەوەمانەتەوە ڕۆندی پسایی بە ڕۆندی t ئەکاتە ئەمە ڕۆندی پسای ستار بە ڕۆندی t ئەکاتە ئەمە ئەهێنین لەو ڕێشێنانە دایەنین وەریەک تۆ سادەیەکەینەوە باشە دای ئەنین ئامە ئاگدار بەمە ئێستارەکە ئەمە چیەکات کە تکەیکەیتەوە شوێنی پسایەکە و ئیچەکە ئاوەز گۆڕێ بۆیەوەێتی ئەی ئەمانە یەک تۆ سادەی کەرەوە یاری پێ بکە سادەی کەرەوە نەتیجەکەی تۆ کاتە ئەمە چیەکە ئەمە شەکاتە کۆمیتێتێری HA یعنی دی بە DT expectation value ئەکاتە ڕۆندی A بە ڕۆندی T IH و AT ئەوانەی کە کلاسیکال میکانیکیان بە تۆی خۆندەوەتە نەک لە ئاستی ئێوە دۆزی ئاستی بەرزتر ئەم ڕێشێنە زۆر بەناوبانگە بۆیان تەنها فەرقەکەی نەبوونی ئەم ئای و ئچەیە کە سیفەتی ئینە کوانتمیە زۆر ئاشنایە بۆیان ئەوانەی کە لەگەڵ کلاسیکال میکانیکە لەگەڵ ئەو فیزیایەی کە تا سەدەی 20م هەبوو ئاشنان ئەمە باش ئەناسن ئەگەر ئەمە ئەم ڕۆندی ئەی بە ڕۆندی تی فانکشنی تایم ئەگەر بە زەقی فانکشنی لە تایم نەبێ تیەکە لە ناو فۆرمولەکەیان نەبێ ڕوانێ فانکشنی لە تایم بێ وەک هەیە
بەڵام فانکشن بە تایمەکە لە خودی ئینەکە تایمەکە بازەقی دەرنەکەوتووە تیەکە ئەو کاتە بە بێ بە سفر ڕۆندەکە ئەوەیە ڕۆندەکە بێ بە سفر ئەو کاتە تۆچی تەبێ ئەمە تەبێ ئەگەر کۆمیوت بکە لەگەڵ ئیچ و ئەیە تەبان ئەما بێ بە سفر ئەگەر ئیچ لەگەڵ کۆمیوت بکەن ئەما بێ بە سفر ئەو کاتە دی ئەمە ئەم داتاشراوە نەتیجەکەی بێ بە سفر ئەو کاتە پێڵنتی constant of motion هەر ئۆپەرەیتەرێ لەگەڵ هاملتۆنیەنە کۆمیوت بکە ئەبێ بە constant of motion مثال ئەگەر x بێ دی بە دیتی بەجاتی x مانداناوە لە فۆرمولایە لە جاتی ئێشی دانی تەوە پی دو ئێم لەسەر زائید بی x تەوانە پی ومانە ئۆپەرەیتەرن بەڵامی ترێ ئەوە پێ نانێت ئۆپەرەیتەر مەگەر جاتکەی ئۆپەرەیتەر نییە لە جاتی ئەمە ئەوماندانەوە بەس ئەم ڕێشنانە بەکارهێنین ئەم ڕێشنانەوە چون پرۆفیشی بکەن ئەمانە بەکارهێنین ئەمانە کە لێرە هەمانە vx و x هەمیشە کاتە سفر باشە vx و x کۆمیوتێتەری vx و x هەمیشە ئەکاتە سفر ئەمە فانکشنەکە لە x و x ئەمەش ئەمە کاتە سفر p دو m و x ئەمە ناکاتە سفر ئەمەش دوباراکەینەوە بە پێی ئامانەیکەینەوە لێرە ئەما بێ بەمە باشە و نەتیجەکەی تۆ کاتە چەند ئەکاتە 1 لەسەر 2m کە کاتە p لەسەر m یعنی دی بە دیتی ئەکسپەکشن وەلیوی دی بە دیتی ئەکسپەکشن وەلیوی x نەتیجەکەی تۆ کاتە ئەکسپەکشن وەلیوی p لەسەر m عینی ئەمەمان لە ئەمە عینی ئەمەمان ئێمە لە کلاسیکال میکانیکا هەیە مە چییە؟ مە ڤێلۆسیتیە مۆمەنتەم یەکسانە بە چی؟ مۆمەنتەم یەکسانە بە m بارستایی کەڕەتی ڤێلۆسیتی m ئێمەشەرەوەیتە ئەمە ڤێلۆسیتیەکەیە سواز لە ئەکسپەکشن وەلیو شتەکان بێنە ئەم لا ڤێلۆسیتیە p کاتە mv ئەوەی لە کلاسیکەکەی دێنی ئەوەی کە لە کلاسیکە هەمان بوو لە کوانتەماوەی دێتی هەنی کاتێککە دوو دێنی هینە کلاسیکەکانی هێنیتەوە کوانتەمیەکانی هێنیتەوە بۆ کلاسیکی ئەو شێوازی هێنیتەوە ناتوانانی بڵێ p یەکسانە بە mv ئەڵەی لە جیاتی v ئەڵەی چی داتاشراوەی ئەکسپەکشن والیوی x یەکسانە بە کەڕەتی m کەڕەتی بارستایی یەکسانە بە مۆمەنتەم کەراتە یەکسانە بە ئەکسپەکشن وەلیوی مۆمەنتەم ئاوا بڵێن ئێستا ئەگەر ap بێ دووبارە ئەمجار ئەمە کاتە ئەمە پلاس ئەمە ئەو ڕەلەشنانە کەوتم بەکارهێنین ئەمان حتممە نەکاتە سفر چون کەوتمان ئەمە کۆمیوتەکەن پێکەوە ئەمە پس فانکشنەکە لە پیەمش پیە کۆمیوتەکەن ئەمە بەس فانکشنەکە لە پی ئەمە پیە بەو کۆمیوتەکەن ئەمەتان لەبینەچ بەس ئەمە نا لێرە کۆمیوت ناکەن چونکە ئەمە v فانکشنەکە لە x مەرج نییە کۆمیوتکەن ئەمەش پیە باشە ماینەس i لەسەر ینی دی بە دیتی p کردەچی ماینەس i لەسەر h ئەکسپەکشن وەلیوی کۆمیوتێتێری p و vx باشە ئەمە ئاکاتە چی ئەمە دێنم بە جیا حەسێب یەکەم ئاوای نووسم pvx کەڕەتی پسای x کە تاسیە بکە کاتە چی ئەکاتە pvx ماینەس vxp وایە بەس کارتی پسایەکەمە کاتە pvx پسای ماینەس vxp پسای x p چییە؟ ph لەسەر i دی بە دیەک ڕۆن بە ڕۆندی x دایانێم نەتیجەکە ئاوای لێ دێ ئەمە کرد کارەکاتە سەر ئەمە ئەبێ کارەکاتە سەر هەردووکیان وانە کارەکاتە سەر هەردووکیان چونکە لە پشتیانەوەیە بەس لێرە بەس کارەکاتە سەر پسای یەکسەکە ئەمە ئەکەیتەوە باشە ئەم تێرمەی لەگەڵ ئەم تێرمە ئاڕوە نەتیجەکەت ئەمامێنێتەوە HID بە DX VX ئەتێگواتەکە هێنێتەوە بێتە پسایکسەکە نابی پسایکسەکەش نابیتەوە ئەوەیە دی بە دیتی ئەکاتە P دی بە دیتی ئەکسپەکشن وەلیوی P یەکسانە بە ماینەس IH لەسەر I DVX بە DX تەمامش وینەکی تایمە مش تایمە فانکشنەکە لە تایمەی تایمتیایە
باشە برا ئەمەش زۆر زۆر ئاشنایە بۆ ئێمە ئەمە بلەجاتی پیەکە چی دابنین پی مەگەر یەکسان ئامیترە پیەکە وەدان کاکاری دوو جادەتاش دیX ئەمە کوانتم یەکەیەتی کلاسیکاڵەکەی چۆنە بەراوردی بکە تەنها ئەوەی کراوە ئکسی کلاسیکاڵ یەکسان بووە بە ئکس ئەکسپەکشنوەری ئکس بەو جیاوازیەوە تۆ هەرگیز بۆ نییەوە بنووسی دیوی بە دیX یەکسان نییە بە دیوی ئەکسپەکشنوەری ئکس تا بەشی دی ئەکسپەکشنوەری ئکسمە ئەکسپەکشنوەری ئکس ئەوە ڕاست نییە ناتوانێت تۆ هەمیشە لە جاتی ئکس بنووسی ئەکسپەکشنوەری ئکس بڵێ ئیتر ئەمە ڕێک ئەبێ بە کلاسیکاڵ یا ئەبێ بە کوانتەم هەرەونەیە لە جاتی ئکس وانە تۆزی مۆزوعەکە جیاوازیەکان وردترە بەراوردەکە ڕێک دیارە تۆ لێرە ئەکرێ ئەکسپەکشنوەری بەت لە ژێرەکە بۆ نییە بنووسی لەسەرەوە ئەو ئکسیش ئەوش ئکس